امینه که لسر روشا نافچه به طایبتی اف ششوین که ایران به بردوامی لباشور ایران دیده و هر سا اف ایرش و آلوزین که درد که نه حوله جیده انجام آوان ایرشان و شهران دا بسکنن برز دکتر جلال چراغی برای ناوان آفاق یا جبو لکولین سیاسی جه تهران لگل میا دکتر دما باش بری هر تشتی ایران چما ایرشی سرهزین روژهلات دکه لدمکی دا که شر لباشور ایران هیا سر 4 پارێزگەین ایران خورده شكرا تحياتي لكم ولمشاهديكم لێبێ ساو لە بینەرانتان ئێران و بە پێی زانیاری و پێشهاتەکان کە لە لای ئێرانە دەزانێت کە جوڵە هەیە لە دژی بەرژەوەندەکانی ئێران و گەلی ئێران هەوەی ڕاگەیاندووە بەرپرسانی هەرێمی کوردستانی ئاگادار کردوێتەوە کە ژمارەیەک کەس هەن لەوێ جوڵەیان لە دژی ئێران هەیە و پێویستە لەسەر لانە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان کە ئەم گروپانە دابمرچێنێتەوە کە لە دژی ئێران کار دەکەن وە چالاکیان هەیە لە دژی بەرژەوەندیە نەتەوەیەکانی ئێران و ترامپ دانی بەوەدانە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەکی دکتۆر هەموو بەحث سەرڤەیەکێنە و بۆیە پرسی دکتۆر هەموو بەحث ناسەرڤەیەکێنە و ئەمریکا هەوڵ دەدا لە باشووری ئیرانێ بە ئێرەشێکە زەمینی بۆ سەر ئیرانێ ببە چما ئەو سینۆرانە ناینێ پاراستن بەدڵایەوە وەکەوەی کە دەیبینن ئێمە لە جەنگ داین ئێمە لە دۆخی جەنگ داین لەگەڵ هێزە گەورەکانی جیهان ئێران هێرشی جەرگبرد دەکاتە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە لە وڵاتەکانی ئەو وڵاتە عەرەبیانەی کە لەسەر کەنداوی فارسن و بابەتێکی دیکە ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تووڕەیە لە ئێران بەهۆی ئەوەی کە ئێران خۆی ڕادەستی مەرج و داواکارەکانی ئەمریکا ناکات بۆیە لە بەرەمەوە کارە ئەمریکا دەوێت ئێران بخاتە ژێر کێفی داواکارەکانیانەوە دکتۆر چراغی بەڵام لانی ئێرانی و سوپای ئێران خۆی ڕادەست ناکات باشە هون چه واتەیەکە ددن و ئێرەشێن وان شەش شەوان تەنێ بۆ سەر 4 پارێزگەین باشووریên ئیرانê bûne بۆچی ev 4 پارێزگeh bi berdewamî dibine armanc ترامپ و ئیدارەی ئەمریکا دەیەوێت دوو ئامانج بێنێتە دی یەکەمیان ئەنجامدانی گوشاری سەربازی و ئابووریە لە ڕێگەی ئەو ئابڵوقەی کە سوێتە سەر بەندەرەکانی ئێران و هەروەها ڕێکاری سەربازی لە دژی ئێران تاوەکو خۆی ڕادەست بکە و لەسەر مێزی گفتوگۆدا بنیشێت لەگەڵ ئەمریکا بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی نوێ کە لە بەرژەوەندی ئەمریکا بێت ئەمە ئامانجی یەکەمە ئامانجی دووەم ئەوەیە کە ئەمریکا دەوێت ڕێگە خۆش بکات بۆ پرۆسەیەکی ئایندەی لە دژی ئێران باشە دکتۆر ئەگەر هەیە ئەو کارە داگیرکردنی خاچی ئێران بێت ئیشەv چەند پرە هاتان بێژن هەفتهەش پرە هاتنە لێدان تەوایە وان پرانجی گرێدانا باژاران و پارێزگەهان بە هەفتووەیە کاری وان پرەیان چار مانجێکە ئەمریکا ژە لێدانا وان پران هەیە بە تایبەتی بەدڵنیایەوە وەک
وەکوی کە باسم کرد ئەمریکا دەوێت محافظة کە دەستی بگا بە پارێزگاکانی خوورمزگان و ناوچەکانی دیکەی ئێران تاوەکو مناطق ئەو ناوچانە هێزی سەربازی ئێران لەو ناوچانە بێهێز بکات المناطق کە تسيطر وألا کە لەسەر تەنگەی هورموزن ئەمریکا دەوێت توانە سەربازیەکانی ئێران لەو ناوچانە بێهێز بکات بۆ ئەوەی بتوانێت کۆنتڕۆڵی تەنگەی هورموز بکات لەبەرەوەی هێزە چەکدارەکانی ئێران لەو ناوچانە منتشرة بڵاو بوونەتەوە وتوجه و باشە. هێرش دەکاتە سەر ئەمریکا و لە دژی کەشتەکانی ئەمریکاش بەڵام ئەمریکا ئەوە نازانێت کە هێزە سەربازیەکانی ئێران موشەکەکانی لە شوێنی دوورترەوە ئاڕاستە دەکات لە ناوچەکانی باکووری ڕۆژاوای ئێرانەوە ئاڕاستەکە. ئەم دەف ji şwara berdin na ev şer û pevçûn jaliyê leşkerî ve di çi rewşekê de ye hîna aloziyên ku heyî kontrolkirîne yan dê zêdetir metirsîdartir bibe. طبعا هنا بەدلایەوە هذه ليست شعارات ئەمە دروشم نییە لەبەرەوەی الولايات ئەمریکا دەوێت الهدف النهائي دەوێت بکات بە ئامانجی کۆتایی کە تاجیرکردنی خاچی ئێرانە و گوشارکردنەر ئێرانە بەڵام ئێران لە قۆناغی یەکەمە بەرپەرچی هێرشەکان دەداتەوە لە ڕێگە هێرشکردنە سەربکەکانی ئەمریکا لە ناوچەکە لە کەنداوی فارس قۆناغی دووەم ئامانجگرتنی بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکایە لە ناوچەکە لە وڵاتانی عەرەبی وە کۆمپانیاکانی خێزانی ترامپ لە ناوچەکە قۆناغی سێم ئەگەر ئەمریکا هێڵە سوورەکانی ئێرانی بەزاند قۆناغی سێم بامانجگرتنی بەرژەوەندیەکانی وڵاتانی عەرەبیە لەبەرەوەی ئەم وڵاتانە خاکەکانیان لە ژێر مامەڵەی ئەمریکا داناوە و هاوکاری ئەمریکا دەکەن لە ئاڕاستەکردنی موشک لە دژی ئێران ئێران چەند جارێک وڵاتانەی لەوە ئاگادار کردوێتەوە کە ئەگەر ئەو کارە بکە پێشهاتی زۆری دەبێت. بەڵێ دکتۆر ئەو چار ئۆستان پارێزگەهên باشووریên ئیرانê pileyên germê têda gele gele bilindin. Aya ev êrişana hiç ziyanek gihandine bi jêrxana elektrîkê kareba li nav xelkê van çar ostana da bi taybetî ostana Ehvazê da heye yan na? يعني إيران لديها ئێران خبرات كبيرة توانای مرۆیی زۆری هەیە و إيران وصلت ئێران گەیشتۆتە ئەوەی بەرەمەرانی کارەبا و دابینکردنی پێداویستی کارەبای ناوخۆیی وەگەر زیان مراكز الطاقة بەر ناوەندەکانی وزە بکەوێت المهندسون الإيرانيون ئەندازیارە ئێرانیەکان دەتوانن چاچی بکەنەوە و دووبارە دۆخەکە بگەڕێنەوە سەرەوەی کە پێشتر هەبووە. بەڵێ ڕاستە کە ئێمە لە جەنگداین وەگەری ئێران کێشەی هەیە بە بۆنەی ئەو گوشارە ئابووریە کە خراوەتە سەری يعني بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت ئەوەی کە گەل خۆی ڕادەست بکە و خۆگر دەبێت و هێرش دەکاتە سەرجەستەی ئەمریکا لە ناوچەکەدا و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەبنە ئامانجی هێزە سەربازەکانی ئێران. بەڵێ برایەوە احتمالەوەیەکی هەیە و ev êrişên ئەمریکا bigêje navçeyên Kurdî jî؟ لا أتصور نا پێم وان نییە لەبەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێی وایە کە
هێزە چەکدارەکانی ئێران دوژمنە بۆی و بە پلەی یەکەم مەبەستا من دەوێت لە ئۆستانە قۆناغی کوردستانەیە، یەکەمدا توانای سەربازی ئێران سنووردار بکات. نعم طبعا. بەڵێ بەدڵنیایەوە وەکو بۆ ئەمریکا المناطق ئەو ناوچانەی کە کورد یا تورک یا تێیدا بژین هم بالنسبة بۆ ئەمریکا جیاوازی نییە. هەموو ئەو ناوچانە لە خاچی ئێران من مكونات لە پێکهاتەکانی گەلی ئێران وهنا الشعب وەگەلی ئێران هەموو گەلی ئێران هەمووی بە ئامانجگیراوە لەلایەن ئەمریکاوە. بەڵێ لەبەرەوەی ئامانجە سەرەکیەکەی ئەمریکا هو دابەشکردنی وڵاتە القدرات و لێکترازانی تواناکانێتی و ترامپ باشە. دکتۆر، ترامپ چەند ڕۆژان بەری شارستانی نەها- ئێران لەناو بەڵێ. ببات و کوردیش بەشێکە لە بەڵێ. شارستانی ئێران. ترامپ هەر سێ ڕۆژە بەرینها باس کرد و ئەگەر ئیران نەیە سەر مێزە گوتوبێژێ vê heftiya pêşme yani du rojaşin da ê destpêrişên berfireh bi taybetî ser binesaziya elektrîka Îranê bike. Ta çend ihtimalek ku ev gefa Trump bicî were? يعني إيران ئێران تعتبر پێیوە هەموو ئەم هەڕەشانەی ئەمریکا بەجددی وەردەگرێ و ئامادەکاریەکە بۆ کاردانەوە إذا كانت ئەگەر دون التحديد ژێرخانی ئێران بە ئامانج بیگیرێت یا لە ئایندەشە بە ئامانجگیرە لە ئەمریکاوە و ئێرانیش بە هەمان شێوە ژێرخانی سەر بە کۆمپانیەکانی ئەمریکا بە ئامانج دەگرێت لەگەڵ وڵاتانی عەرەبی و هەموو بنکە سەربازیەکان لە سەربازەکانی ئەمریکا ناوچەکە بە ئامانج دەکرێت. بەڵام ئەوەی کە پەیوەنددارە بە دانوستانەکان ئێران ڕاست بوو لەگەڵ دانوستانەکان یاداشتێکی لێک تێگەیشتن هەبوو ئەوەی کە لێی پەشیمان بۆ ئەمریکا بوو نەک ئێران. ئێران و ڕایگەیاند کە لە دوای ئەوەی کە هیوای بە هەندێک لە خاڵەکانی ئەو لێک تێگەیشتنە نەما دانوستانەکان لە دوای ئەوە لەسەر پرسە گرنگەکان دەبێت ئەوەی کە پەیوەنددارە بە سزاکان لەسەر ئێران. بەڵام لایەنی ئەمریکا بۆ ئیرانێ بۆەوە و پابند نەبوو بە پابندیەکانی. دکتۆر ji bo Îranê ew rêketina ku hate kirin hîç wateyekê wê hîna maye ku derfet çêbe careke din gotûbêj bicî werin? لا أمل في المستقبل. هیوا بە دانوستان نەماوە لە تێڕوانینی ئێران و گەلی ئێرانەوە لەبەرەوەی ئەمریکا و ترام دەوێت ئێران خۆی ڕادەست بکات. بە پێی خوێندنەوەی ئەمریکی دانوستانەکان مانای خۆڕادەستکردنی ئێرانە و ئێرانیشە بەی پێخەبڵ نییە. ئێران دەیەوێت دانوستان بکە، دەوێت ڕێکەوتنێکی ڕێزدارانە بکات و ڕێزی یەکتری بگرێن و ئەگەر ئەمریکا دەوێت هەژمونی خۆی بسەپێنە بەسەر ئێران ئەمەی پێخبڵ نییە. بەداخەوە ئەمریکا دەوێت ئەوە تاقی بکاتەوە کە تاقی کراوە ئێران لە دووجەنگی ڕابردوودا ئەوەی سەلمان کە خۆی ڕادەست ناکات. بەڵێ. هەروەها بەردەوام دەبێت لە بەرگریکردن و هێرشکردنە سەر ئەمریکا. دکتۆر ترامپ dibêje ئەمریکا dê bibe parêzwanê tengava Hormuzê. Raporteke Reutersê heye dibe Îranê ji Hûsiyan xastiye ku eger hat û şer berfireh bû divê babilmendebê bigirin û derya sor da şer bikin. Çi qasî mumkîn e ku vê carê Hûsî tevlî şer bibin û pişta Îranê bigirin? طبعا. بەدڵنیایەوە
لأن إذا لەبەرەوەی ئەگەر جەنگەکە توند بووەوە و ئەگەر لانی دیکە هاتە ناو جەنگەکەوە لە دژی ئێران بۆ نمونە وڵاتانی ئەوروپا و ئەگەر هێرشەکانی ئەمریکا لە دژی ئێران توندتر بووە الإخوة في و برایان لە یەمەن لە ئەنسار الله بابلمەندە بدا دەخەن لە بەردەم جوڵەی دەریاوانی لە بەردەم کەشتیەکانی سەر بە وڵاتانی ناریێران و ئەمە بەشێکە لە سیناریۆ چاوەڕوانکراوەکان. بله برای برخودان لعراق چه چاورتیه که ولی هیا يعني هنا لێرەدا ئێمە باس لە یەکخستنی گۆڕەپانەکانی جەنگ دەکەین. ئەمریکا ناوچەکەی بە ئامانج گرتووە بەرگری گروپی مقاومە بێت لە ئێران لە یەمەن لە لوبنان و لە فەلەستینیش لۆ لەم تێڕوانینەوە ئێران پێشتر و ئێستاش پاڵپشتی گروپی مقاومە بووە لە ناوچەکەدا کە بەرامبەر ویستەکانی ئەمریکا و زایۆنیزم وەستاونەتەوە بۆیە ئەمانە هەمووی یەک پارچەن. ئێران و گروپی مقاومە لە ناوچەکە پێکەوەن و هەروەها گروپی مقاومەش پاڵپشتی ئێرانەکەن و بەرگری لە شەرەف و خۆی و ناوچەکە دەکات و بله گلک سپاس که مبرز دکتر جلال چراغی ڕێوەبەرێ ناوەندە ئافاق ji bo lêkolînê siyasî ku li Tehranê li gel me bû.